صور سعد صور زين صور لو تعزيه برا ما تلبو تعزيه عيب بلا برزان بوها والله يا باشا يعني وبدكي حكومة هرمي كردستان سعد تصور انت بغدان كردبو بو بجداري كردن لبرسي احمد شلبي لو خذ ولا كردك عشان لو خذ ولا كرد باش لبخش امازون باش طواف روي طواف كاكوات بەڵێ دیاری ئەوەی کە دەیبینی بەڵێ دیاری ئەوەی کە دەبینی وەفدەکەی هەرێمی کوردستان بوو هەڵبەتە کاک وەفدەکەتان سەردانی هیچ لایەنێک بەڵێ دیاری ئەوەی کە دەبینی هەڵبەتە هیچ لە هیچ یەکێک لە ئەندامەکان ئامادە نەبوو لێدوان بداوە ئێمە هەوڵێکی زۆرمان داوە ئەم ئۆتۆم بێلانەی کە دەبینی وەفدەکەن و وا دیارە لە ئێستا دەخۆیان ئامادەکەن بۆ گەڕانەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی و بەپێی ئەو زانیاریان لای ئێمە تا ئێستا چیان بە هیچ لایەنێکی سیاسی نەکەوتەوە هیچ ئامادە نەبوون لێدوان بدەن و ئێمە هەوڵێکی زۆرماندا کە لێدوان بدەن و ئەو ئۆتۆمبیلانەی کە دەبینیت یاخود ئەو باشە لە ڕاستە خۆیان لە بەخشان کاکە دیاری وەک دەبینی ڕێگەمان نادەن ڕاستی نزیکی ئۆتۆمبیلەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی بکەوینەوەەوە سەررجەمی ئەندامەکان دابەش بوون بەسەر ئۆتۆمبیلانەی کە تایبەت کراون بۆ گەڕانەوەیان بۆ شوێنی تایبەتی خۆیان دواتر بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا هەڵبەتە ئێمە هەوڵێکی زۆرماندا و لە هەوڵی شابین تا بتوانین لێدوانێک وەربگرین هەرچەنە ڕێگامان پێ نادەن تاکو لێدوانەکانمان لێدوانیان لێ وەربگرین بەڵام ئەویان پێ ڕاگەیاندین و لە زاری سامی بەرپرسی کاکسامی بەرپرسی ڕاگەاندنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کرد کە تا ئێستا وەفدەکە سەردانی هیچ لایەنێکی سیاسی نەکردووە و وەک دەبینی ئەو ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلەکانی وەفدی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن و ئەو شاندن کە لە هەرێمی کوردستانەوە تایبەت هاتبوون بۆ پرسی ماتەمینی ئەحمەد شەلەبی و وەک دەبینین ئێستا ئۆتۆمبیلەکانیان لە پرسەی ماتەمینەکە دەرچوون و دەگەڕێنەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و ڕاستەوخۆ گەڕانەوە بۆ هەولێر بەڵام ئێمە لە هەوڵێوا دەین دیاری لە هەر دەرفەتێکا بتوانین لێدوانێک وەربگرین لە هەر یەکێک لە ئەندامەکان ئەگەر لێدوانی ئەومان بدەن لێدوانی ئەومان بەڵێ وەک دەبینی ئامادە نەبوون لێدوان بدەن دیاری هەڵبەتە وەفدەکە لە کاتژمێر 11:30 ئەمڕۆوە لە بەغدان و لە ماڵی ڕۆژنووری شاوێز حەوانەوە تاکو کاتژمێر 3 بەشداری پرسەی ماتەمینی ئێستا من وشیار جێباریم لەگەڵای دیاری لەگەڵ مابمێنەوە کاک وشیارێک لێدوان ڕاستە خۆیە کاک وشیار ڕاستە خۆیە لێدوانێ زۆر گرنگە یەک لێدوانێ زۆر گرنگە کاک وشیار زۆر گرنگە سەبارەت بە هەرێمی کوردستان هاوڵاتیان پرسیاری ئەویان لا دروست بووە کە ئەم وەفدە تایبەتە بە پرسی نەوت ئەمەوێ بەس ئەوە ڕوونکەیتەوە ئەم وەفدە هاتووە تەنها بوو تعزیە بە ناوی حکوومەتی هەرێم مباحثاتی تر پاش ڕۆیدات لەم سەفەرە ڕۆی نادات باشە انتظاری وەڵامی حکوومەت ئەەکەی مەوعدێک تهدید بکات وەفدی حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە بوو گفتوگو لەسەر واتە هیچ سەردانێکی دیکە دواتر هەیە چۆن نییە ئەم وەفدە تایبەتە تەنها بە پرسی ماتەمینەوە بەڵێ زۆر سپاس بەڵێ دیاری ئەوەی بینیت لێدوانی وشیار جێباری وەزیری دارایی عێراق بوو کە یاوەری وەفدەکەیە کرد بۆ ماتەمینەکەی ئەحمەد شەلەبی و وەک ئەو ئاماژەی پێکرد کە وەفدەکە تەنها تایبەتە بە سەردانیکردنی پرسەی ماتەمینی ئەحمەد شەلەبی و هیچ لەگەڵ هیچ لایەنێکی دیکە شکۆ نابوونەوە هەڵبەتە من ئەمەم لە زاری چەند ئەندامێک ڕایان گەیاند کە ئەوان لێدوان نادەن بەڵام وەفدەکان تەنها تایبەتە بە پرسەی ماتەمینی ئەحمەد شەلەبی و وەک وشار جێباری ئاماژەی پێکرد لە داهاتوودا وەفد ڕێکەخرێ بۆ دانوستان و بەم نزیکانش دوا بەدوای ئەم وەفدەی کە هاتونەتە بەغدا وەفدێکی دیکە دروست دەبێ و دێتە بەغدا بۆ تاوتێکردنی پرسی نەوت لە نێوان هەرێم و بەغدا بەڵێ دیاری ئومێد محەممەد بەرپرسی ئۆفیسی نارتی سپاس بۆ زانیارەکانت هەرچەند هەتاوەرگرتنی لە دوانێکی لاک بوویت دەست خۆش بێ دواتر لە هەر پێشاتێکی نوێ دەگەڕێم وڵات بەڵێ